بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. هر جهة هين لبن، هر جهة هين نكات تماشاوان برنامج پاشی ببن. پاشی و 27 یکش پیروزترین، بلند راگرترین و گرنگترین شود و هیوا پیروز امیت در باز بین. إنشاءالله أفشوا خدي الروجي ونفيج وطاعت وعبادة همي مسلمان طيبتي جي أبن أفشوا في شباب بيروس راد كرن چل مزگفتا بد چل مالا بد چل سركاري بد إنشاءالله خدي جي قبيل كت گرنگ نينه يعني يا مهم نينه كو بس بچه مزگفته حتى اگر تل سركاري خوشي بي لأزمان تيتر بد صلواتان سر رحو پیغمبر صلى الله عليه وسلم ودعا كرنه نجي اگر تل مال بي طيبتي جي آفرت تو مجيلي كاري ناف مال جي بي لي گرنگ او ذكري خدي سر ازمان تبد صداصت اف شباب پیروز را گرتیم میجا هر جوی دقیقه دست ببکین و انوی شباب پیروز را گرین حتی روش پلت و روژکانی دست بب که تو باشی و خوانده دست بکی سوان تو باشی انشالله باشتر لیبی از باید کم تندرسیات پیچکی آت دیگه بس انشالله باشتر لیبی خدا بوی شباب پیروز و خاطر وی شباب پیروز سلامتی بوده و همین خوشه انشالله. السلام عليكم ورحمة الله وبركاته. وبيك هردم وهميشا للاي من سلامتي وتندرستي يكمين شد بو كبير من كردوتوا بو يعلم إن شاء الله أوانيك استا بينري أمن تندرست وسلامت أبن وأوانيك استا تندرستين إن شاء الله خوش فهم داتو تندرستيكي باشيان هبت وەکژبانی هاوکاریشم باسی لێوە کرد ئەم شۆ لە یەکێک لە شۆ پیرۆزەکانین کە گرنگێکی زۆر تایبەتی پێدراوە و ئینشاءالله بە نوێژە تەهەجودەکانمان با شەو نوێژەکانمان بە نوێژە وترەکانمان و هەروەها بەو نوێژانەی کە ئەیکەین و سەڵات و تەسبیح ئیتر هەر عیبادەتێکە لە نوێژەکانە خۆی ئەگرێتەوە جگەلەوە بە زیکرەکان و بە دوعای خێرکردن بۆ یەکتری بۆ براو خوشکەکانمان لە هەموو کوردستان و لە هەر شوێنێکی ئەم دنیاە کە ئەژین ئینشاءالله بە سەلامەتی بن شەوێکی پڕخێر و بەرەکەت دەستمان پێ کردو و کۆتاییشی پێبێنی و ئینشاءالله هەمیشە تەندروست و سەلامەت بی دەستیش پێکەین بە بەرنامەکە باشی وێدە دەست بەڵێ لەگەڵ ئەوەی کە ساڵانی پێشتر خەڵکی سوید مسلمانانی سوید کە بە ڕۆژوو دەبوون لە 20 کاتژمێر زیاتر یاخود بە ئەندازەی 20 کاتژمێرێک بە ڕۆژ دەبوون بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە و سپاس بۆ خوای گەورە ئەو مەرحەمەتەی لەگەڵ کردوون کە تەنها 18 کاتژمێر پیچێکی کەمتر بە ڕۆژوو ئەبن و مسلمانان لە سوید سەرڕای ئەوەی کە ڕۆژانە نزیکەی 18 کاتژمێر بە ڕۆژوو ئەبن نزیکەی 8 بۆ 9 کاتژمێریش کار دەکەن و مسلمانان دەڵێن لەگەڵ ئەوەی کاتی ڕۆژووگرتن زۆرە و بەردەوامن لە کارکردن بەڵام ڕەمەزانێکی زووشیان بەڕێ کردو. بەخێراتنی کەناڵی 24 دەکەم بەخێر بن بۆ وڵاتی سوید شاریەتە بۆری ئێمە بەنسبەت ڕەمەزان بە ڕۆژووین لێرە لە سەعات هەفتەوە کار دەکەین تا سەعات هەفتی ئێوارە کاتەکەی تقریبا 9 ساعتە ساعتێکی ڕستمان هەیە یعنی ڕۆژوەکە باشە هیلاکت ناکە ماندود ناکە خۆشە وەختەکە زوو دەڕوە کە شوایەکە فێنکە و جیاوازیە لەگە کوردستانە بەڕاستی ڕەمەزانێکی خۆشە دەتوانین بڵێن نێکوانە فەرقی هەیە جیاوازی هەیە لەگەڵی کوردستانە لە مانگ ڕەمەزان زۆر جار کارەکەم ینی ئیشەکەم جاربار و پلانەکەم کەەوە ئیجازە وەرگرم بە زۆر جار حەزەکەم ئیش بکەم خۆی ڕاستە وەختێکی زۆر جار 19 ساعتە بێت جاروبار بەس ئێستا وەختەکە کەمترە بێ بەس ئەوەندە ئینسان ئەوە شتێکی ئیمانیە من لە مناڵیوە فێر بوومە خودش همی مسلمان قبیل کرد هر جایی که لید جین و هر جایی که کاچ بسانه یا جیب زحمت
رمضان در باز کرد. ام ویژه برای خوب دینه سلیمانی. هف کار مدالیا کمال پای که راستا خود نواییکش مزگفت دیار. این بازار سلیمانی گل مدار گریدای بر اسرا گرتنا شوا پیروز شوا لیلت القدر ده. طيبتي جي زانياري مدالیا اف دمت باش. این چه مزگفت کینه طيبتي جی خلق البازار سلیمانی. وان شوید پیروز چوا ساخت کن چوا برای خدای نمزگفت اجبوی کو بیگ و جماعی وان شوا پیروز بکن. شود باش داری. سڵاو ئەم کاتەی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بە هیوای ئەوەی نزا پاڕانەوەی هەموو مسلمانانیش لەم شەوەدا لەم شەو پیرۆزەدا بەجێی خۆی بگات. من لە مزگەوتی مەولانە خالیدی نەقشبەندیم ئەگەر هاوکارم بەشێک لە وێنەکان بگوازێتەوە کە لە شەوی لەیلەت القەدرە مزگەوتی خانەقات چەندین مەراسیمی ئاینی بۆ مسلمانان و چەندین وتار تێیدا لەلای مامۆسایانی ئاینیەوە جێبەجێ دەکرێت. من بۆ زانیاری زیاتر لەسەر تایبەتمەندیەکانی شەوی لەیلەت القەدر بە تایبەتی کە لە مزگەوتی مەولانە خالیدی جێبەجێ دەکرێت مامۆسا عومەر حسێن وتاربێژی مزگەوتەکەم لەگەڵدایە و زانیاری زیاترمان پێدا سۆڤان. مامۆسا گیانم کاتت باش بە هیوایەوەی نزاکانتان قبول بوو بێ لەم شەوە پیرۆزەدا ئەو مەراسیمی ئاینیانەی بە تایبەتی لە شەوی لەیلەت القەدرە لە مەولانە خالیدی جێبەجێ دەکرێت چین زیاتر. بەڵێ سەرەتا بەخێراتتانەکەم لەم شەوە مبارەکەدا طبعا ئێمە بە مەبەستی خواپەرستی لێرە کۆبووینەتەوە سەڵات و تەسبیح و وتار و شەو نوێژ و نوێژی وەتر و دوعای قنوت کە تیایدا و لە دوعاکانی وتارەکە ئێمە دوعا ئەکەین بۆ گروی مسلمانان بۆ میلەت و بۆ کوردستانی خۆمان بە تایبەتی داواکارین کە خوای گەورە ئەم مانگەمان لێ پیرۆزکە جەژنی ڕەمەزان کە لە بەردەمایە لێمانی پیرۆزکە میلەتەکەمان لە هەموو قەیران و قات و قڕی و گرانی و گرانە ساڵی و بێبارانی بپارێزێ دوعاکەین کە خوای گەورە ئاشتیمان بۆ قەرارکە بۆ بەرقەرارکە و تەوفیقی هەموو لایەک بە بۆ زیاتر خزمەتکردنی وڵاتەکەمان و ئاوادانی مزگەوتەکانمان ئینشاءالله. لە شەوی 27 ڕەمەزان و 29 ڕەمەزاندا لە مزگەوتی مەولانە خالیددا تا ڕادەیەک تایبەتمەندی جیاوازتری هەیە لە مزگەوتەکانی دیکە زیاتر چیە و تایبەتمەندی کە لەنەوە مزگەوتی خانەقا هەیە. ئێمە بە نسبەتی شەوی 27 ئەوە هەموو ساڵێک هەر عادەتمان وایە ئەو شەوە هەتاک و نزیکی پارشە و لێرە ئەمێنینەوە خەریکی دوعا و زیکر و تاعات و عیبادەت ئەبین. شەوی 29 ئێمە وە نزیکی بۆ 20 ساڵ ئەچێ کە هەموو ساڵێک سی جوزئی قورئان لە شەوانی ڕەمەزانە ئەخوێندرێ لە نوێژی تەراویحە. شەوی 29 ختمی قورئانەکە ئەکەین کە زیاد لە 25 دقیقا دوعای ختمی قورئان وەکو هەردوو حەرەمی مەکە و مەدینە لێرە ئەخوێندرێ لە ناو نوێژی تەراویحە کە تیایدا دوعایەکی زۆر شاملی بەرفراوان بۆ عامی مسلمانان بە گشتی بۆ میلەتی خۆمان بە تایبەتی دوعای تیا ئەخوێنین. بۆیە شەوی 29 قەڵەباڵغێکی زۆرمان ئەبێ و خەڵک پێی خۆشە ئامادەی ئەو ختمی قورئانە بێت. عمەر ئەمێ ئاماژە بۆ بکەم ئێوە هیچ وتارێکی تایبەتتان دیاری کردووە بە تایبەتی بۆ شەوانی لەیلەت القەدر؟ ئێمە زیاتر با بڵێن ئەم شەو کە وتارمان پێشکەش کرد زیاتر چەمکی ئامۆژگاریکردنی گەنجەکان بوو. وتاری ئەم شەومان تایبەت کرد بە گەنجان بەلاوان کە ئەوان بڕبڕەپشتی کۆمەڵگان بە مەبەستی ئەوەی کە زیاتر خۆشەویستی ئیسلام کە دینی زۆرینەی میلەتی کوردە و دووپاتکردنەوەی پێکەوە ژیان و هەوڵی ئەوە بدەن کە گەنجەکان ئینحراف نەکەن زیاتر دڵیان بە خاک و بە نیشتمانی خۆیان خۆش بێ و وڵاتەکان بەجێ نەهێڵن خۆیان نەکەن بە خۆراکی ماسیەکانی بەحری ئیجا. وڵاتەکەی خۆمان چیەتی؟ سپاس بخوا لە هەموو وڵاتێک خۆشترە ئەگەر بێت و ئێمە دڵمان بە خاکەکەی خۆمان بسووتێ و دڵمان پێی خۆش بێ کە ئێمە خوای گەورە ئەرزێکی مبارەک کە ئەرزی نیشتنەوەی کەشتێکی حەزەتی نوحە. ئەم جۆرە ئامۆژگاریانەمان تەقدیمی گەنجەکان کرد بە ئومێدەوەی کە سوودیان لێبینی بێ. سپاس مامۆستا عومەر حسێن وتاربێژی مزگەوتی خانەقا کە لەگەڵمانە بوویت. سۆڤان ئەمێ ئاماژەیەکی کورد بە مێژووی دروستبوونی مزگەوتی مەولانە خالیدی نەقشبەندی بکەم کە دیارە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1870 زاینی لەسەر دەستی مەحموود پاشای بابان بۆ مەولانە خالیدی نەقشبەندی دروستکراوە لە ناو مزگەوتی گەورە کە ئێستا بەشێک لە پیاوەکان خەریکی تەراویحکردنی خۆیانن لە هەمان کادا بەشێکی تایبەتیش دانراوە بە خانمان. من سەردانی بەشی خانمانم کرد بەشێکی زۆر لە خانمان لەوێ لە ئێستا خەریکی عیبادەتکردنی خۆیان هەروە لە ناو مزگەوتی خانەقا ڕۆژانە خواردنی تایبەت ئامادە دەکرێت بۆ کەسانی کەم دەرامەتن. ئەمەش تایبەتمەندیەکی دیکەی مزگەوتی خانەقا. دەستەکانت خۆش بێت
دالیا کەمال لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت ئینشاءڵڵا ئەوانەی کە دوعا و پاڕانە دەکەن نوێژ دەکەن لەم شەودا هەر جۆرە عیبادەتەیە دەکەن بگاتە جێی خۆی ئینشاءڵڵا عیبادەت دەکەن. خودش هەمیە قبیل کرد کەش هەوای تایبەتیژی شەوێت لەیلەت القەدر کەشەوەیەکی زیدەتر جدا یعنی خەڵک دەما بکۆم و نیوە شەوێژ بووی بەرز ڕاگرتن و پیرۆزکردنەوە وێ شەوێت تایبەتیژی شەو نوێژ عیبادەت وەختی درەنگی شەوێ زێرەتریان مژیلی نوستنێ نەیانژی ئیسراحەتەیە لە هەمی تشتە دناولەیەکی مژیلی پەرستنەوە خودت بنیشڵا خودش هەمیە قبیل کرد ئەوژی کەشەوەی تایبەتیژی مزگەفتی جل سێرمۆنی کەشەوەیەکی تایبەت بیل هەرجی باژار و باژارۆکێن کوردستانیژی ڕاستیژی ئەف شەف گەلێک جوانی کەشەوە تێنیشاندا. شەوانی لەیلەتول القەدر بەو پێی کە زانایان ئاماژەیان بۆ کردو هەندێک نیشانەی هەیە ئەو شەوە بۆ بەیانێکی خورد کەمێ تیشکی شکاوەترە بێدەنگترە ئەوە کەشوهەوا جیاوازێکی تری هەیە فێنکترە ئەگەر لە ناو هاوی نابێت و ئینشاءڵڵا ئەو نیشانانە بە چای خۆمان ببینن دڵنیابینەوە کە لە شەوی بەس بوو بیر ئینان گەلە جۆرە مامۆستایت ئاینی میل وێری میهوان کریمە بەحسە شەوە لەیلەت القەدریە کری ئەگەر کابرایەک یان ژنێک ئافرەتێک گەنجێک نەشێت بچتە مزگەفتێوان عیبادەتە بکەت تایبەتیژ و خێرەوانە گەلێک زێدەیەش بیر نەکەن هەر جێین لێبن هەر کاری هین سەر بس بلا أزمانوية طربت بذكر خدي بونمونا صلوات دان سرها پیغمبر صلى الله عليه وسلم اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد هر دو بارك وبدالي هر دعاء كي كود دلي ودا خدي زانت كاتش دلي ودا صلوات دان سرها پیغمبري گرين ترين دعاء جو پیغمبري بخوجي صلوات سر بن قال اجر دو باركري اللهم انك عفو كريم تحب العفو فاعف عنا ما هميا هذا دو باركن وان شاء الله خدي قلنا هي هميا بغفرينه جانا ما هميا خوش كتو باشا روجا كالجاش هميا بتو خدي روجي ونفيجو طاعت هم بسرمانا قبل كت ما بحصا شافوا ليلة القدر كلكم أمنو كيتنا ودا بابتكي جرينجي هي سوفان أوجي أولويات تيجاشتنا إسلامي بو أولويات وتيجاشتنا إسلامي درس كاتشوا بطيبة تيجي جانا تاج دا وجانا كومال دا كاتشوا تيا بحث كده بەڵێ بە تایبەتی تو ئەگەر ڕۆژانە لە خەوکە هەڵەسیت سەرەتا بیر لەواکەیتەوە ئەمڕۆ چ شتێک گرنگەکە بیکەیت کارە گرنگەکانت دەست پێەکەیت و ئەنجامیان دەیت دینێک ئاینێک بەم گەورەیە بەم فراوانیە ئەتوانی بڵێ جێگەی ئەوەی تیان نابێتەوە کە بیر لە ئەولەویاتەکانی تیان نەکرابێتەوە دیارە بێگومان تێگەیشتنی دروست بۆ ئاینی ئیسلام جێگە و پێگەی شتەکانی بۆ داناوی هەر وەک دەزانین لە ئیسلامە عەقیدە گرنگترینی شتەکانە جا دواتر عیبادەت دێت جا دواتر دوای ئەوە لە دوای عیبادەتەکان ئەخلاق دێت و هەروەها کردار و ڕەفتاریش دێت بۆیە بۆ جوانتر تێگەیشتن و دروست تێگەیشتن لە ئاینی ئیسلام با بزانین ئەولەویاتەکان چین لە دینی ئیسلامی پیرۆز چی لە پێشە چ شتێ زەڕوترە بیکەین چ شتێ زەڕوتر نییە بیکەین دوای بخەین ئەگەر لە بینی سونەت و فەرزەکانی شابێت بۆ ئەم مەبەستەش میوانداری دکتۆر پشتیوان سرێشمەییمان کردو شارەزا لە بواری ئاینی یەخوا بەخێر هاتی دکتۆر گەلە بخێرەتی ئەف شەوێت پیرۆز وە پیرۆز بن و ئیشڵە خودێ بە عیبادەت حساب کردکۆ و ئەف دەمێ گرنگ و دایەمە و هین میێوانی بەرنامەی بی خودی شەڕەزی دکتۆر هەموو ئەم دەرگەی بەرنامەی ڤەکین یە بابەتی ڤەکین تایبەتیژی بۆ نمونە هەموو بەسیترین نمونە یعنی کابرایەک دەبێژێت ئەڤر و حتا ساڵێکادی ئەس دێ فلان کاریکم فلان دەست کەفتی دێ دەست ئێخم فلان تشتی دێ کڕم فلان تشتی ناکڕم یعنی بخۆ جەدوەلێکی دێ بخۆ خشتێکی دانت کا چ تشت پێشە چ تشت پاشە ئاینی ئیسلامی وی ئاینێ مەزن بۆ هەمی مرۆڤاتیە پشتی چەندین ئاینەکە هاتی و دومایک ئاینە خاص تایبەتت ناف ئاەتێت قورئانە پیرۆزدا چاوە بەحسا چ تشت پێشە چ تشت گرنگترە یاژی مەفهومی ئەولەویەت یعنی فقه ئەولەویەتە چاو هاتی بەحث کرد. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه وبعد سرتا سپاسی ئێوە ئەەکەم و سپاسی ئەم دەرفەتتان ئەەکەم سپاس بۆ بینەرانتان لە شەوێکی وا پیرۆز دانیشتوین ئینشاء الله خوای تەعالی طاعەت و عیبادەت و ڕەمەزانی هەموو لایەکی قبول کردبی ئینشاء الله خوای تەعالی ئەو شەوە ئەکاتە سەبەبی ئەوەی کە ببیتە شیفا لە بۆ هەموو نەخۆشەکان و ببیتە قەڵەمی عەفو لێبوردەیی کە لە بۆ هەموو مردووەکان و لە بۆ ئەو کەسانەشی کەوە گوناحبار و تاوانبار. طبعا ئەو برنعینوانە ناونیشانەکە تێگەیشتنی دروست بۆ ئاین ئێمە ئەوڕۆ
زۆر پێویستمان بەو چەمکەیە کە بە شێوازێک ئێمە لە دین تێبگەین. طبعا ئەگەر تەماشای فقهی ئیسلامی بکەی یاخود برێن شریعەتی ئیسلامی بکەی یاخود برێن تەماشی دەقەکانی قورئان و حەدیثی برێن پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەین دەبینین هەندێک شتمان هەیە لەوانە ئەمە صحیحمان هەیە ئەصحیحمان هەیە واتە دروستمان هەیە دروستترمان هەیە مهممان هەیە ئەهەممان هەیە واتە گرنگمان هەیە گرنگترمان هەیە حەسەنمان هەیە ئەحسەنمان هەیە باشمان هەیە باشترمان هەیە بۆیە گەورە عالمان زانایان ئەفەرمون ليس العاقل الذي يعلم الخير من الشر عاقل أو كسنية تنها خير وشر لك دياب كاتا وعاقل أو كسنية تنها رش وسبيل لك دياب كاتا وعاقل أو كسنية كشو روج دياب كاتا إنما العاقل الذي يعلم خير الخيرين وشر الشرين عاقل أو كسية لنيوان تاكو تاكتر بزان كاميان تاكترا ليوان خراب وخرابتر بزان كاميان خرابتر زور زار كإنساني عاقل أو أدكا تماشي خرابك هل أبجري بو أو خرابتر نبي باشترين هل أبجري لنيوان تاكو تاكترين باش وباشترين باشترين كهل أبجري أو بيجوتريت فقهي أولويات فقهي أو طبعا فقهي موازنات من هي فقهي أولويات من هي فقهي واقع من هي وفقهي تدرج وفقهي مقاصد وأواش من هي بلام فقهي موازنة دائما بيجتو براود أكل نوان دوشت موازنة أكل نوان دوشت ك بقرانه بو مقاصد الشرع بقرانه بو مقاصد الشرع أو ذاك تو براود كامل بلقي بقوتي لسرة أو ذا أولوية أدي بت شتك تمك أجر بيناسية شي كرتي فقهي أولويات بكين أويك دري وضع كل شيء في مرتبته بالعدل هرشتك لشويني خوي دابني بدات برورانا قيم بأحكام بأعمال بلام ببي معايير الشرع نكسر بخوت ببي معايير الشرع كامي حقي أوي وبيش بخي كامي حقي أوي وباش بخي كامي حقي أويك بجورتها ما شايبك كامي حقي أويك بجزكتها ما شايبك أو بيجوتريت فقهي أولويات لهمان كاتج دا فقهي تريش مانك وكو باسم كد فقهي واقعة كوكو زانان وعالمان أفرمون أجر حاكمة أجر مفتية هردوشيان كوري كومالغان لنا كومالغا جورا بوين دبي واقعي كومالغا بخوين نوا أجر حاكمك بريارك بدا أجر مفتيك فتوايك بدا ببيك دوش ناكرت يك فهم الواقع دبي واقعي كومالغاك بخويني توا ولا همان كاتج دا فهم الواجب في الواقع واجبك يعني تجشني يعني واجبك لنا واقعك تسبيوست لبو أو واقعة أو وقت بريال بدا زور زاران وابوك لا لونهمون لبرلمان هاد برلمان شي دنيا هبيتن أجر بريالك چونك برلمان شويني ياسادانا تشريع أجر زاريو هي بريالك در أكن برين ياسايك در أكن ياسايك در أكن أجر خوين نويشي دروس لبو واقع نبيتن أو وقتي لو أنا دقدانه وشي خرابي لي دروس ببي بهمان شيء وفتواش فتوى لو أنا واقعي كومالجاك لكم بو كومالجاي شيء ترجاواز بي لو أنا زاري هم واقعي شخصك لبو شخص شيء تريشات جواز زور زاري وهب وبرين شخصك بسيار دكا دو شخص همان يك بسيار أكن بلام بسيار أكانيان برين ولا مكانيان جوازه لبرتس دبي مفتي لقوات حاكم لقرها واقعي كومالجاك يعني واقعي شخصك بخوينا دكتور بويكا هاتشون كم شي بكينا وزياتر رونتر ببيته بو نمونه بهر باسي فقهي أولويات بكين استا كسك لمزقوتا دانيشتوا نويجكات عبادتك وقرآنك خوينت لها ما كاتوا عبادتك زور قوريه للايكي تروا كسك ديتا جوروا كجنازي كامبي أبي نجي جنازة لسر أو مردوه بكن ليريا فقهي أولويات بويكا شي ببيتوا كامي ضرور ترى بقرآن خوينك خوي بردوام بيونيجكي بكات يان ضرور ترى لقاليانا هاستي ونيجي جنازة بكات بو نمونيك بويك الرون ببيتو نمونمان هنا اما نمونه منزور لسر اويك لبو بينيران زياتر رون ببيتو يك لواني كتو باسط كرد ك قرآن خويندن لو شويه شتي خيره يعني واجبني الا بخوين بلام كجنازيك دي تجور نيوج لسر كردني فرض كفايه اذا قام به البعض سقط عن الباقي يعني اجر خل كانك بهرستان
گوناح لەسەر ئەوانی کار ئەسی فەرز و کیفایە ئەوەیە جیاوازە لەگەر فەرزی عین نوێژی سبەینێ نوێژی نیوەڕۆ ئەو فەرز و عینی پێگوتن هەر یەکە و خودی شخصەکەی بخۆی بکە بەڵام فەرز و کیفایە ئەوەیە لە ئاوایی یەک شخصێک دەمری ئەگەر چەند کەسێک نوێژیان لەسەر کرد گوناحەکە لە سەروانی تر هەر ئەستی لێرەها باشتر وایە بێت ئەولەویەت ئەوەیە کە بێت نوێژ لەسەر ئەو جەنازەیە بکە نەک قورئانەکە بخوێنیتن چونکە دەکرێت کاتەچی دیکە قورئان بخوێنی بەڵام ئەو کاتەیە پێویستە کە نوێژ لەسەر ئەو جەنازەیە بکە باشە دکتۆر خۆ حتى صبحی ئەم بەحث بکەین ڕەنگە گەلک مەبخۆ قەناعەت بوان يعني مصطلحات نابت بس وقت أم دليل قطعي آيات القرآن بيروسيني زيادة تردلي مرة اف بابتات ناف آيات القرآن بيروز ده هاتيا بحث كرن يان جبتني پیغمبري بأحاديث بحث كريا فرمودا صلوات الله ناخوي هر علمك برين راستا مصطلحك مصطلحي فقهي أولويات مصطلحات نوية بلام أجر بقرينه لو قرآن تكست برين دقة كاني قرآن بلا حتما آياتي ومن هي لو آياتانك خواتي على أفرمي أجعلتم سقاية الحاج وعمارة المسجد الحرام كمن آمن بالله واليوم الآخر وجاهد في سبيل الله لا يستوون عند الله ئاودان بە حاجەکان و یاخود برێ نۆژن کردنەوەی کەعبەی پیرۆز کەمن ئامەنە بالله واليوم الآخر وجاهد في سبيل الله وەکو ئەوەیە کە ئیمان هەبوون بەخوا و بە ڕۆژی دوای و جیهادکردن نەخێر وەکو یەک نییە لا يستوون عند الله چونکە کاتی خۆی کە ئەوانەی کە ئیمانیان هەبوو بەخوا ئەوانەی کە ئیمانیان هەبوو بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانەی کە ئیمانیان هەبوو بە ڕۆژی دوای ئەوانەی کە لە پێشەوەی بوون لە بۆ جیهادکردن لە بۆ سەرخستنی ئەو دینە خەڵکانێکی تر لەولایە هەبوون دەیان گوت ئەمەش ئەوە ئاو دەدەین بە حاجەکان ئەمەش کەعبە نۆژن دەکەنەوە کەواتە لا يستوون عند الله وەکو یەکنین لای خوای تبارك وتعالى ئەوە یەک لەوانە کە برێن ئەولەویەت لە بۆ ئیمانە یان ئەوە تا لە سەردەمی برێن حەزرەتی یوسف عليه السلام کە قسەسەکەی برێن قسەکەی لە سوورەتی یوسف باس ئەکا حەزرەتی یوسف عليه السلام یەکێک بوو لەو گەنجانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی شەوڕۆیی و ئیسرا و معراج لە بۆ ئاسمانەکان لە ئاسمانی سێیەم حەزرەتی یوسف ئەبینی عليه السلام لەڕێ کە حەزرەتی یوسف پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ کە حەزرەتی یوسفم دید زانم کە نیوەی جوانی دنیا درایەتە حەزرەتی یوسف ئەو وەختی کە خوای تەعالی باس لە حەزرەتی یوسف ئەکا عليه السلام ئەفەرمێ حەزرەتی یوسف لە نێوان دوو شت بوو لە نێوان ئەوەی بوو ئایا لە نێوان فتنەی فاحیشە بوو لە نێوان سجنیش دوو شت چونکە ئەو ئافرەتەی کەوە مەلیکە بوو لەبەر جوانی حەزرەتی یوسف برێن تەماحی ئەوەی چوو بکە تووشی خراپەی بکە لێرەها حەزرەتی یوسف لە نێوان دوو شت بوو ئایا تووشی فتنەی فاحیشە ببی یان تووشی سجن ببی یان ئەوە تا دەبی ئیشی خراپی لەگەر کردبە یان ئەوە تا سجن حەزرەتی خوای تەعالی لەسەر زاری حەزرەتی یوسف ئەفەرمێ قال ربي السجن أحب إلي مما يدعونني إليه سجن لا من قريب چونکە لە نێوان چ بوو لە نێوان خراپ و خراپتر بوو خراپترەکە ئەوەیە کە فتنەی فاحیشە بوو خراپەکەش ئەو بوو سجن حەزرەتی یوسف عليه السلام چی کرد خراپەکەی هەڵبژارد لەوەی خراپتر نەبی يعني السجن أحب إلي مما يدعون أو بسر هاتك لا قرآن دا باس أكاك فلما سمعت بمكرهن أرسلت إليهن وأعتد لهن متكئا وآتت همو آفرتاني خلق الدواء كجويليبو كزانيان دنجنا وخلشي بلاي بوتو ملكة طماحي تويتا كأو غرامي كلنا ومالتيان ليرها أويكرد آفرتكاني خلق الدواء همويا لبرجواني حزرة يوسف رأينه أكبر وقلنا حاشا لله ما هذا بشر إن هذا إلا ملك كريم كحزرة يوسف ياندي ما شاء الله أو حاشا النبي أو إنسان بدو أو إلا ملائكة شخواب أو ندى جوان بوا كهمويا دستي خوان أبرن أو ذا برين أو دوشتي لبيش دانيت لنيوان أو يان أو تدبي في توشي فتنة فاحشة ببي يان أو تتوشي سجن ببي حضرة يوسف عليه السلام اللي سجني هالبجات أو نمونيش الزندو لسر فقهي أولويات نموني تريشمان هنا كخواي تعالى لصورتي كهف باسي حضرة موسى وخضر أكا عليه السلام أما السفينة فكانت لمساكين يعملون في البحر فأردت أن أعيبها وكان وراءهم ملك يأخذ كل سفينة غصبا هات سيكرت كوني كردو سفينة كي كون كرد لو كوني كرد أو بيغوتريد حفظ الكثير أولوية حفظ الكثير
بتفيت القليل ها ديت كشتك كون أكل برتي كون أكل بر أو ملكك لباشوان هي ديت هرتي سفينة ساكا أو غصبي أكاو دسي بسردا أجري حضرتي خضر عليه السلام ديت أو سفينة كون أكا لبنا أويكا كشتيك ببارزي أو عيب داري دكا أو لويتي لبو أوكرت كبيتو سفينك كون بكنك تواوي سفينك لدست أو برين هجار ونداران يعني بخرابيك بيان بارزة شتيك خرابكا يعني هل عيبكي يعني أو كي عيب دار كر سفينة كي عيب دار كر لو كا همو سفينة أو كان سفينة كان لنروات أو بيقولت فخي أولويات يعني نمونة ما زورن زور باش أمانة النمونة لقرآن بأي باب زاني لا سنتي بيغمر صلى الله عليه وسلم يا رفتاري بيغمر خدي خوي صلى الله عليه وسلم شون بولا فقي أولوياته شون ما مضي لقال وش تكردوا لقال أصحابه كان يعني بو إمي بجيهش تبي بالله خوي حملة قصي بيغمر صلى الله عليه وسلم حملة رفتار وكرداري بيغمر صلى الله عليه وسلم فقي أولويات بدي أكره زور زار وهب وصحابة للدورة بيغمبر صلى الله عليه وسلم دانشتون بسيار يعني بيغمبر صلى الله عليه وسلم كده أي العمل أحب إلى الله يعني أي العمل أفضل أي بيغمبر صلى الله عليه وسلم كما عمل كإما أنزامي بدين خوش ويسر الله إخوة يعني جورة الله إخوة تبارك وتعالى بيغمبر صلى الله عليه وسلم زاروا هذا حديثك أفرمي إيمان بالله ورسوله إيمان هبون بخواه تبارك وتعالى وبيغمبر إخوة أو جاء ثم جهاد في سبيل الله جهاد كردن أو جاء ثم حج مبرور يعني حج كردن ليرها أولويتي دا بإيمان هبون بخوا أو جا جهاد كردن أو جا حج مبرور لحديث يشي ترى شخص جنز يقدر لا بيغمبر صلى الله عليه وسلم أفرمي أي بيغمبر إخوة إذن بدل أبو جهاد تماشى ليرها أو الجهاد فرض كفاية نك فرض عين شو كأجبو فرض عين أو وقتي أولويات أدريت جهاد فرض عين ديت بسيار أك أي بيغمبر إخوة صلى الله عليه وسلم من جنز كم دميوت إذن بدي بسم الجهاد بيغمبر صلى الله عليه وسلم واقعي شخصك أخوي أنت وأولويتش أداة بتسا دري أحيون والداك داكو بابت زيندون أي بري أي بيغمبر إخوة أفرمي برو تساكب كلا داكو باب ففيه ما فجاهد برو تساكب لقر داكو باب برو خدمتي داكو باب خذ بك أول جهاد كردنا كواتل ليرها أولوية بيغمبر صلى الله عليه وسلم دايا أوي كتساكب كردن لقر داكو باب حتى لا يك لو شتاني ك بيغمبر صلى الله عليه وسلم لا ناو كعبية لأنه مكية بيغمبر صلى الله عليه وسلم نهاد زاري بيش وقت بتو سنة مكان تيك بشكيني أو جباسي جوري خواب كإيمان هبون بخوا عقيدة وياخد نا بيغمبر صلى الله عليه وسلم لصالي بيستويشي بعساه يعني بيش دو صال بيش أو كبيغمبر صلى الله عليه وسلم وفات بك بيش أو دو صال بيش أو بيغمبر صلى الله عليه وسلم وفات بك أو جابت صنع مكاني ناو كعبي الرخاء تيش كاندن لبرت چونك أولوية أوي أتو بي أو بتو صنع مي أو عقليتها بوتشل بكيوا كإيماني بتو صنع مكان نخير باول خلق كي بك حتى لعمري قضاء دري بيغمبر صلى الله عليه وسلم لقى الصحابة كان طوافيا أكل وأصنع مكانش موجود من داخل كعبة أصنع مكان لبرت بيغمبر صلى الله عليه وسلم نهاد تيشان بشيني لو أو خلق أولويتي دا أو خلقية كيكم لنا ناخي أو خلقية تحطيمي أو يبكى تحطيمي تكشكاندني أو بتوصنم كان كوابزان كبتوصنم جنجشي واينية أو جا أو عقيدة أو قناعات اللي بو خلق كدروس كرت دواي بريالي أو إذا كبتوصنم مكان يعني لسنتا نهاد بتوصنم مكان تك بشيني خلقكيش ولا يزال بيرو باور بوشانا بون تا أولويتي دا أو إيكا فهم يشي دروست لبو الدين فهم شيء تيجيشني شيء دروس لبو آيين لو خلق كواتب يعني كأولوية بره هي للإسلام ده وهندك كاد لهندك كتير لبيشترو أولويتي لبوان. دكتور وكيتا إماجة بكري صحابة بيغمبر صلى الله عليه وسلم شوينا بسيار جكريه كيش كارش خراب بيروستره و الدف خده يعني حاجة كرنا كطيبته هي يكشون كارته بحث حاجة كر حاجة مبرورة. أما عم بيندد نوفي واقعي ده. كبروا كهي دولة منده سالانه رنگ یک دو جارا عمرت کرد چند حد جید کرین بس باش رخیدی کبروا کهی هجاره جیرانی ویه یان جی خش کبراتی پیتویا هاری کاریا مادیا هی وی رخی کش اولویت
يعني أو حج وعمري ينجي هاري كاريا فقير وهجارة طيب تجي بو كسكي كو زيادة بيتشي بت نبتني جارك ئەوە پرسیارەشی زۆر لە جێ خۆیتی بەڕاستی پێم خۆش بوو هەڵوەستەیەک لەسەر ئەو پرسیارە بکەم خۆی حەجی واجب یەکێن چکە حەج یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام پێنجەمین ڕوکنیشە لە ئیسلامدا ئەگەر کەسێک تەماحی ئەوەی هەبی کە حەج بکە یەکەم حەجی بیتن ئەوە واجبە و ناتوانین لە ئەهەمیەتی حەج کەم بکەینەوە چونکە یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام بەڵام ئەگەر کەسێک حەجی کردبی عمرەی خۆی کردبی هەموو ساڵێ بیستە حەج یان هەموو ساڵە بیستە عمرە لێرەها دەبی دوو شت لێرەها زۆر گرنگە تۆ ئایا ئەو حەجەی کە دەیکەی حەجە کە دەیکەی حەجی واجبت کردیە ئیشکە ئیمە قسەمان لەسەر حەجی واجب نیولەوەی کە بینەرانتان بە هەڵە لە ئێمە تێنەگەن حەجی واجبی کردیە بەڵام دەیەوێتن ساڵانە بیستە حەج یان ساڵانە بیستە عمرە ساڵانە بیستە عمرە لە وڵاتەکەی خۆت قەیران هەیە لە وڵاتەکەی خۆت ئاوارە هەن لە وڵاتەکەی خۆت لەوانەیە بە گەرما لە بن خێمەیە خەڵک بژی لەوانەیە بە سەرما خەڵک لە بن خێمەیە بژی لێرەها ئەولەویەت ئەوەیە تۆ نەچی عمرەکە بکەی بێ یارمەتی ئەو فەقیر و هەژارانە بدەیت فەقیر و هەژاری خەڵکی ئەدی ئەگەر فەقیر و هەژارەکە ئی خۆت بی ئەدی ئەگەر بێت و کوڕت پێویستی بەوەی بیکە ژن بینی ئەدی ئەگەر برێن خزمەک لە نزیکی خۆت پێویستی بەوەی بوو کە یارمەتی بدەی نەخۆشە یارمەتی بدەی ئەو وەختی تۆ بێ یارمەتی خەڵکێک ڕزگار بکە یعنی خەڵکێک جاروێ هەیە جیرانەکی خۆت خزمەکی خۆت کەسێک پێویستی بە عملیاتە پارەیەکی زۆری دەوێت زۆر جاروە هەیە کەسەکە چونکە ئەوە تێگەشتنی دروست لە بۆ دین ئەوەیە تۆ بێ یارمەتی ئەو فەقیرە بدەیت یارمەتی ئەو هەژارە بدەیت نەک عمرەکە بکەی ساڵانە جاری وەها بووە کەسی وا دەناسین کە هەموو ساڵی بە تایبەتی لە ڕەمەزانن ئێستا لەبەر کەرەنتین یاخود برن لەبەر کۆڕۆنا وەزعەکە بڕە گۆڕایەن ساڵانی ڕابردوو هەموو ساڵی دەچووە عمرە هەموو ساڵی عمرەکردن ئەوە چی ئیجاب ئەکا کە چی لەوانەیە ئامادە نەبی 50,000 مانگانە بداتە داچی خۆیان بداتە بابی خۆیان بداتە کوڕی خۆیان بداتە بوچی خۆیان بداتە خزم و کەسی خۆیان بداتە نەخۆشە کە جیرانی خۆتی لێرەها ئەولەویەت ئەوەیە کە دەبی مسلمانان دائیمەن لایەنی ئینسانیەکەی لەبەر چاو بگریت چونکە لایەنی ئینسانی ئینسانیەت شتێکی زۆر گرنگە تۆ ڕۆحی کەسێکە قورتار بکەی ومن ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا تەماشاکە ئێستا لە نمونەشی بەرچاوتر ساڵی ڕابردوو حەج نەکرا لەبەر چ حەج نەکرا حەجی واجب نەکرا لەبەر چ لەبەر ئەوەی کە گیانی مرۆڤەکان پاراستنی گیانی مرۆڤەکان لە ئەولەویەت بوو لۆیە لیژنەی فتوە لە هەموو دنیاە لیژنەی فتوایاندا کە بەڕێ مزگەفتیش ڕاوەستان جمعەش ڕاوەستان حەجیش ڕاوەستان مزگەفتیش قەپات بوون بەیتیش قەپات کرا لەبەر ئەوەی کە ئەولەویەت ئەوەیە کە تۆ ئەولەویەت بدەیت بە پاراستنی گیانی ئینسانەکان لۆیەک ئەوەی دەستە حەجێش ئەوی یان ساڵانەکە عمرەی ئەکا وەڵاهی زۆر خێری زیاترە ئەگەر بێت و دەستی فەقیرێک گەنجێک کە ناتوانێت ژن بگوازێتەوە مارەی کردیە یان کەسێک کە پێویستی بە ئەمەلیاتە پارەی نێ ئەمەلیاتەکە بکە بچی یان داک و بابی پێویستی بەوەی کە یارمەتیان بدە بچی یارمەتی ئەوانە بدا زۆر خێری زیاتر لەوەی کە هەموو ساڵی بیستی عمرە چونکە دەبی ئینسان لە فەلسەفەی حەجکردن و عمرە درێژی ئاسانتریش چونکە فەلسەفەی حەجکردن و عمرەکردن ئەوەیە کە تۆ ئەو حەجەوەت لێ بکات تۆ چاوت لە دەروجیرانی خۆت بی ئەو حەجەوەت لێ بکە کە چاوت لە فەقیر و هەژاری بی ئەو حەج یعنی چ مەعقولە ئەمە ببینم بەزستان خەڵکێک لە بن خێمە بژی ئاوارەیە غەریبێکە فەقیرێکە لێ قەوماوەکە کە ئەمیش ساڵانە بچم لە عمرە بچم ئەوە بکەم بچم ئەو پارەیە سەر بکەم لە عمرە ئەو ئەگەر بچێ سەر حەقیقەتی تێگەشتنی دروست لە بۆ دین ئەوەیە کە تۆ بێ یارمەتی ئەو فەقیر و هەژارانە بکەیت باشە دکتۆر بۆ کاری ڕۆژانەمان جگە لە تقوسە با بڵین ئاینیە پیرۆزەکان وەکو ستیڤن کۆڤی کە گەورە کەسێکە کە بۆ ئیدارەدانی کات و کارگێڕی ئەو بابەتانە محازەڕاتی هەیە خشتەیەکی بیردۆزێکی چوارخانەیی هەیە پێویست و پەلە کارێکە پێویستە و پەلەش ئەنجام بدێت کارێکە پەلە نییە بەڵام پێویستە ئەنجام بدێت کارێکی تر هەیە پەلەیە بەڵام پێویست نییە ئەنجام بدێت کارێک هەیە نەپەلەیە و نەپێویستە ئەمە لە دینە لە ئیسلامە ئەچێتە بواری عەقیدەوە
حسب عقیدە ئەو خشتەیە بەکاربێت نەگە کەسێکی سادە بێت بە سادەترین شێوە ئەو شتە ئەنجام بدات ئەولەویات بخاتە پێشەوە ئەو خشتەیە بەکاردێت بەکاری بێنێت خۆی تەماشای طبعا ئەوە لەوانەیە سەرچاوی گرتیبی لە دین تۆ گەنجێک تازە مسلمان ئەبی گەنجێک کە تازە مسلمان ئەبی ناکرێت یەکسەر بێ نوێژی فێرە نوێژی بکەیت ئەولەویەت ئەوەیە کە تو بێ فێرە دەست نوێژی بکەیت ونیا چونکە نوێژ بەبێ دەست نوێژ دروست نییە ناکرێت تو برێوەرە نوێژ بکە نوێژ بکە ئەحکامی نوێژەکە نازانێت هێشتا چونکە زۆر جار ئەمە بەداخەوە ڕاستە ئێستا لە عەقیدە لەسەروی هەموو شتێکەوەی لە ئاینی پیرۆزی ئیسلام و ئەولەویەت لە بۆ عەقیدەی بەڵام زۆر جار گلەیی ئەوەش لە توێژەران ئەکەین بە تایبەتی ئەوانەی کە لە کولیاتی شەریعە ئەخوێنن یعنی پێویستە ئەو ڕۆ خەڵک توێژینەوە بکە لەسەر بابەتی زۆر زۆر گرنگ بە تایبەتی کە ئەوانەی کە ئێستا شتی نوێن کە لە ئارادان ینی چی ئیجاب دەکا لەوانەیە ئەوش پێویست بی لە ڕوێکەوە بەڵام ئەو ئێمە پێویستمان بەوەی نییە کە من بێم توێژینەوەیەکی گەورە بکەم لەسەر ئەوەی کا ئایا سەعات لە دەستی ڕاستە بکەم لە دەستی چەپە بکەم هەنچە ئەوە پێویستە نەخێر شتی پێویستترمان هەیە ئەو ڕۆ تەماشاکەی برێن لە جیهانی ئیسلامی بەدەیان کێشەمان هەن مسلمانان تووشی دەیان قەیران بوون دەبی ئەمە بین لەسەر ئەو بابەتانە پێویستە و پەلەشە بە چارەسەر بکرێت طبعاً هەندێک شت کە پێویستە ئیشی لەسەر بکرێت پێویستە بەلەشی لێ بکرێت کە لە بۆ ئەوەی لۆی ئەو شتانەی کە جەنابەت باست کرد و ئەو عالمەشی کە ئەو جەدوەلەی داناوە تأکیدم کە استفادەی لە دین وەرگرتووە یعنی سوودی لە دین بینیوە تاوەکو ئەو جەدوەلەی دانە بەڵام ئەو شتانە هەن دکتۆر ڕاتب نابلسی قسەیەکی هەیە لەسەر ئەولەویات فقی ئەولەویات ئەڵێگەر خانمێک هات دوستی ببێ بە مسلمان سەرەتا حیجابی پێواجبەکەی یان سەرەتای هێنیتە ناو ئیسلامەوە یەکێکە بێ لەو دوانە هەڵبژێریت وازی لێ بێنە جارە با حیجاب نەکات جارێ با مسلمان ببێت جا دواتر ئەگەر تۆ یەکە سەر ئەوەی بۆ فەرزکەی تێنەگا لە مۆزوع چیە یەکسەر لە مەدینێکە بچیتە ژوور یەکسەر ئەدخینکێن وا تێگا تو ئیسلامەکەی تێبگەێنە سەرەتا جا دواتر مەبەستم ئەوەیە کە ئاسانترین شتەکان بگرینە بەر لە فقی ئیسلامیە یا ضرورەکان ناخۆی شتی زرور هەیە ئاسانیشە نەک ئەتو یەکەم جار بێ هەندێک شت زرورە بەڵام لە سەرەتادا زرور نییە وەکو تازە باست کرد ئێستا کە کچێک مسلمان دەبی دێوەرە جارە شەهادەی فێر بکە وەرە فێری بکە کە ئەو هاتە ناو ئیسلام خۆی تەسلیم کردووە خواپەرستی یعنی کو خواناسی ئەو جا خودناسی وەرە فێری بکە کە ئەو بۆ دروستکرایە و هەدەف لە دروستبوونی مرۆڤ چیە دەبی سەرەتا ئەو شتانە ئەو بکە ینی قەنەعاتی لەو دروست بکەی بە قەنەعاتەوە بێتە ناو ئیسلام بە قەنەعاتەوە ئیسلام وەربگری نەک حاشا چونکە خوای تەعالا ئەوەندە گەورەیە ئەوەندە بەڕەحمە ناکرێ ئەو کەسێک تازە بوتێ مسلمان تۆ وەرە باسی جەهەنەمی لە بۆ بکە باسی قەبر و قیامەتی لە بۆ بکە ئەو شتانە لە بۆ بکە بیترسینی بە زۆرێک نا وە بکە کە خۆشەویستی خۆشەویستی چونکە خوای تەعالا زۆر بەڕەحمە زۆر گەورەیە خۆشەویستی خوای لە دروست بکە ئەو جاوەرە لە سەرەتادا ئەو شتانەی کە ئاسانن زڕوریشن ئەویان فێر بکە دوایە وەرە سەر بابەتە جزئیاتەکان ئەوە کە واجبیش هەندێک شت واجبە لەو نمونە ئێستا برێن حیجاب بەکەم تەماشای نەکەین لەوانەیە هەندێک خەڵک بە ئەو خوایی کە باسی نوێژ ئەکا هەمان ئەو خوایشە کە باسی حیجاب ئەکا ینی ئەوە نەبی برێن وڵا لە ئەوەی حیجاب کەم بکەینەوە بەڵام ئەوەی کە تازە مسلمانە یەکەم جات تۆ باس حیجابی لەگەرمەکە شتی زرورتر هەیە ئاسانتریش هەیە وەرە ئەوانەی فێر بکە دوای بە خۆی قەنەعاتی لەو دروست ببی کە خۆی بپارێزی بە خۆی برێن حیجابەکە بکە نەک ئەتوو جارێ پێشوەختە ببێ ئەوەی کە لە مانای حیجاب تێ بگە تۆ جارێ وەرە پێشوەختە لە چکێ لەسەر بنێن نەخێر ئەوە دکتۆر عیبادات پەرستن گشتی هەکە مرۆڤ ساکتێ دوو باشن فەرزێت هەین و سنەتێت هەین گەلە جارە تایبەتیژی وی سەردەمیدا تایبەتیژی گەنج کەونەت خەلەتیەدا هەندی سنەت تاوەت مژیلن فەرزیش بیر کرین ئەڤجا ئەم هەردووکا بەحسکین باشە کەنگی چ زەمانێکی چ وەختێکی چ جهێکی سنەت پێش فەرزات کەون یانژی فەرز هەمی گاوال بەریا سنەتێتین
خۆی ئەوەکمان هەیە قاعدەیەکی شەرعیمان هەیە الفەرض ئەولا من نافلە فەرز ئەولاترە لە سنەت زۆر جاروەها ئەمە کاتی خۆی کە لە شەوانی لەیلەت القەدر دادەنیشتین منداڵ بووین شەوەکەی بە کاملی دادەنیشتین چونکە نەمان دەزانی کە شەو زیندوکردنەوەی شەوەکان سنەتە ئێستا تەراویح سنەتە ئەو زیندوکردنەوە ئەو شەوانە سنەتە يعني واجب نییە جاروی کابرا سنەت يثاب على فعله ولا يعاقب على تركه بەکردنەکەی خێر ئەگاتێ بە نەکردنەکەی گوناحبار نابی وەختی نوێژە سبەینی ڕاست دەنووسینەوە نوێژەکەمان نەدەکرد ئێستا دەبی خۆی الفرض أولى من نافل دەبی فەرز لە پێشتر بی بە نمونە هەر لەسەر بابەتی حەجیش دائما ئینسان خۆ هەر نوێژنا هەر نوێژنا زۆر شتیت هەیە کە واجب بە پێویستە تو ئیشی لەسەر بکەیت چونکە هەموو کاتێک واجب لە پێشی سنەتەکانە بەڵام ئەرێ باسی ئەوەیە کەکەن کە کاتی خۆی بۆچی ئێستا بە تیارە خەڵک نەچویتە حەج بەڵکو بە پێیان چووە کابرا بە پێیان چویتە حەجێ جا ئایا بە ئەسپە بە حشترە بە هەری شتێکی وا بووە ئەو زەمەنی کاخۆچیان بەکارینایە وەکو ئەوەی کە خەڵکێک مەدحی بکە فرانە کەسە ئۆ بە پێیان یان بە حشتر یان بە ئەسب چویتە حەجێ ساڵک دوای گەڕایتەوە ئەو شخصەیە لە ماڵێ داچی لەگەرە بەتەمەنە داچی بەتەمەنە گەریتی پاڕی دایتەوە نووسە شەو داشی بەتەمەنە ناگاتە ئەوەی کە گلاسە ئاوێک بەرداغ ئاوێک بخاتەوە گاسی کوڕەکەی ئەکە کوڕم هەستا ئاوم لە بۆ بینە لەبەر دڵی زۆر زۆر گرانە ئەی هەرتەوە بۆ شەو بچیت ئاوی لە بۆ داچی بینی کەچی خزمەتکردنی داکەکەی کامیان زۆرترا کامیان ئەولەویەتە خزمەتکردن کەواتە لێرە کابرا بێ ئاسایی بڕوا بە پێیان بیستە حەجێ بەڵام پێ ئاسایی نیە شەوێک هەڕستیتەوە خزمەتی داچی خۆی بکە ئەولەویەت تێگەشتی دروست لە بۆ دین ئەوەیە کە دەبی فێری ئەوە ببین کە داک لە ماڕێ دەبی خزمەت بکرێ کە واجبە ئەوە ئەنی وەکو تعاونکردنی یەکتری لە ئیسلام دەخوای تەعالا باس ئەکە وتعاونوا على البر والتقوى ونیا یارمەتیدانی یەکتر جاری وەها کەسێک لە ماڵێ زۆری پێ ئەتیادیە کە لە بۆ ناو بانک شەک بکە لە ئاوایی خۆی لە گەڕەکەکەی خۆی بەس تەنها ئەوەی بکەن بەڵام ئامادە نیە لە ماڕە یارمەتی خێزانی خۆی بدە ئامادە نیە چارەی 5 دقەیەک دەدەخەی لەگەر منداڵەکانی خۆی لەگە کچەکەی خۆی لەگە کوڕەکەی خۆی دابنیشی نەسیحەتیان بکە یارمەتیان بدە کەواتە فەرز ئەولاترە لە نافیلە لە برێن لە سنەت هەموو کاتێک فەرز ئەولاترە لە سنەت دکتۆر با لە مەزهەبەکانیشە کەمێک باسی لێ بکەین لە مەزهەبی ئیمامی شافعی و ئیمامی حەنەفی و حەمبەلی و ئیمامەکانی تر ئەم بابەتە چۆن هەڵفەنگێنراوە چۆن سیرکراوە چۆن بەکارهێنراوە فقی ئەولەویات خۆی تەماشا مەزهەبی برێن فقی شافعی بکە یان فقی حەنەفی بکە لە تەسەسولدانانی برێن فەسڵەکان یان کتابەکان ئەولەویەتیان دایتە هەندێک شت وەکو تازە باسم کرد گوتم کە کەسێک کە تازە مسلمان دەبی یەکەم جار دەبێت فێری دەست نوێژی بکەی ئەو جا فێری نوێژی بکەی ونیا لە مەزهەبی شافعی لە فقی شافعی تەماشاکە یەکەم جار باسی تەهارەی دەکات نهاتی یەکەم جار باسی نوێژ بکە یەکەم جار باسی تەهارەی ئەکا باسی دەست نوێژی ئەکا ئەو جار دێت باسی نوێژی ئەکا ئەو جار دێت باسی ڕۆژی ئەکا ئەو جار دێت باسی زەکاتی ئەکا ئەو جار دێت باسی حەجی ئەکا و ئەو جار دێت باسی شتەکانی تر ئەکا ئەوە يعني بەپێی تەسەسول ئەولەویەتیان دایکە ئەوانەی کە لە پێشەوەن بەڵام بە ئەوەک هەیە بەسەرهاتەی ئیمامی شافعی هەیە کە هەرچەندە لەوانەیە زۆر لە برێن زاناکان لە کتابەکان باسکرای بەڵام هەندێک مەدا سەحەتەکەی ئەوەشیان لێ دروست کردیە بەڵام مەشهورە ئەو بەسەرهاتە ئیمامی شافعی دێتە بەغدا طبعا صالي كإمام حنفي وفاتي فرموا صالي 150 كوتي أو صالي إمام شافعي لدايق بوا كإمام شافعي ديتا بغداد لاي شافعية كان مذهبي شافعي قنوت خويندن يعني دعاء كردن لركعتي 2 من وجه السبينه
سنەتە ئەگەر برێن کەس ئیمام لە بیر بکە یان کەسێک لە بیر بکە دەکرێت سوزدەی سەهوی لە بۆ بات چونکە لای شافعیەکان سنەتە دوعای قنوت بخوێنرێت لای حەنەفیەکان سنت نییە ئیلا لە حاڵەتی کە برێن مسلمانان لە برێن ناخۆشی و لە مەئسات دابن ئیمامی شافعی کە دێتە بەغدا لە بەغدا لە نزیک مەرقەدی ئیمامی حەنەفی ئیمام العەظەم لەوێ نوێژی سبەینەوە پێش دەکەوی ئیمامی شافعی فکر لە لەس دەکاتەوە لای ئەوان خەڵکی بەغدای هەمویان لەسەر مەزهەبی حەنەفی لای حەنەفیەکان قنوت برێن خوێندن ئەوە نییە سنت نییە لای شافعیەکانیش سنەتە ئیمامی شافعی دەکەویتە بینی ئەوەی ئایا قنوت بخوێنی یان نەخوێنی لێرەها ئیمامی شافعی قنوت ناخوێنی کە سەلام ئەداتەوە لێ ئەپرسن لۆ لای شافعیەکان و لە کات جەنابەت باسی لەوەی ئەکە کە قنوت خوێندن سنەتە بۆ نەتخوێن لێرە ئیمامی شافعی باس لە فکر لەچ ئەکاتەوە یعنی ئەوە زۆر گرنگە یەکبوونی مسلمانان واجبە یەکبوونی مسلمانان واجبە لۆ ئەوەی بەو قنوتە تەفرەقە نەکەوێتە ناو مسلمانان دروست نەبێت دروست یعنی تەفرەقە لە ناو مسلمانان دروست نەبێت یەکبوونی مسلمانان واجبە لەوەی ئەو سنەتەی نەکرد لەوەی کە واجبەکە تێک نەچی زۆر جار ئەمە لە مامۆستایانی ئاینی تووشی ئەوەی دەبین دەماشاکەین سنەتی پێشی نوێژی جمعی سنەتی پێشی نوێژی یان دەرێنێ سنەتی جمعە تەماشاکە 300 کەس 400 کەس لە مزگەفتەی دانیشتینە هەمویان سنەت ئەکەن سنەتی پێشی جمعی ئەکەن تەماشاکەین دوسێ کەس لەنە ئەو هەموو 400-500 کەسەیە سنەتەکەی ناکە لێرەها یەکبوونی مسلمانان واجب دەبێت حسابی ئەوەی بکە یەکبوونی مسلمانان واجبە ئەوە سنەت ئەو سنەتەی بکە لەوەی کە مەلێ واجبەکە تێک نەچێت لەوەی کە یان جاری وەها لە بینی برێن ئەو تەسبیحاتی پاشی نوێژی سبەینێ زۆر جار ئیشکال دروست بووە یعنی ئەمە دێن دەبی کە ئەولەویەت لە بۆ چ شتێک بی خۆی ئەو تەسبیحاتی کە هەیە لە پاشی نوێژەکان هەمووی فەرمودی لەسەر ینی دروستن و سنەتیشن کە ئەو تەسبیحاتە بکرێت بەڵام کێشەکە لەسەر بەدەنگ بکرێ یان نەکرێ ئەوە شەچی دیکەیە لێرەها زۆر لە مزگەفتەکان کە ئامۆستا هەیە نایکە یان ئەوەی کە سەرچێشی ئەکا یاخود بن تەسبیحات ئەکا نایکە کاکە ئەگەر توێ مزگەفتێکی هەموو کردیان ئەتوش بکە لەوەی کە اختلاف لەناو یان برێت تەفرەقە لەناو مسلمانان دروست ئەڵێ لەگەڵ عامێ بچۆ بۆ شام مەسن ئەوەیە کە ئینسان دەبیت ئیش لەسەر ئەوەی بکە کە لەسەر سنەت برێن شتێک یعنی ئەمن چی ئەوەی بکە خۆ دەست لێرە بگرم یان لێرە بگرم یان لێرە بگرم ئەم تەفرەقە لە نێوان مسلمانان دروست بکەم نا ئەمە کێشەی گەورەترمان هەیە بۆیە دەبیت بزانین کە شتێک ئەولەویەت لە بۆ شتێکە زۆر سپاس دەکەین دکتۆر پشتیوان سرێشمەیی بەم قسانەی کۆتاییت وە کۆتا قسەکانمان بوو کە ئێستا کردمان دوعای قنوتت بەبیرهێنان و کێسا بەیەکەوە دوعای قنوت بکەین بۆ هەموو مسلمانان ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة الحسنة وقنا عذاب النار زۆر سپاس دەکەین کە ئەم شەو لەگەڵمان خدای خێرا بنوێستە دکتۆر گەلە خێراتن انشاءالله خدای بخێر حسێب کرد اللهم آمين و بەرز ڕاگرتن و ساختکردنەوە شەوی حسێب اللهم بەرز ڕاگرتنا وان شەوات ناوە هەرێما کوردستانی و جیهانا ئیسلامی گشتیا بەردامە تایبەتیژی شەوا 27 وەختت gelek pîrozan em têda derbas bîn sallallahu aleyhi Muhammed sallallahu aleyhi ve sellem qetiş bîr nekin û duaya berdam bixwe bikin bixwe dewr û berê xwe cewzanî kal hewlêrê xelk ça qesta mezgefta kiriye ji wî beris ragirtin û saxkirina van şevê pîroz افکاری من زردش همه پای که راستا خود گلمده زردش اف دمت باش دانین کات و کیش مزگفته افشوه خلق جدو آلیه و که چاوا پابندی رینمان خوب پارزنش کورانای و چاوا برای خدای نمزگفته کووان شوا پیروس را گرن ساخ را گرن سلااو لێ بە زەردەشت و زەردەش لەبەر دەرگای وابزانم ئەو مزگەوتەیەکە لەو بەشێکی خانمانی لێجا ئەوە لەگەڵ تۆین زەردەشت و پێمان بڵێ دم باش سوان دم باش جوان شخوا اموکو تیما کورسان بسیار هر شب تایبت در پروگرام پاشی ویدام که لجهن جدا جدا لحولیر
درباستی ناف بولتن دبن ناف پروگرام پاشیو دبن بری شوا درباس بوی که ام لمزگفته که بون تایبت ناف مزگفتا جه پیاوان بون ل ایرو ام لجه کی تایبت یا جنانک و جنین مسلمانین کرد چاوا پیشوازی لشوا لیلة القدر دکن کو ایرو 27 شوا ماه رمضان الورجی دیار نمج دست بکریه جنین مسلمان چاوان نمج دکن تایبت وکمانی زمان کو شوا در باسپوی ام لمزگفته که بش پیاوان بون یا میران بون ایرو بش جنان است خوازم دوی چارچوبه داشت خو از نهال مزگفته سید کمال مل داراتو دخوازم ماموست جنان زنگنه ور بگرم گلو او چاوا وکو جنین مسلمانین کرد لهری ما کردستانی چاوا پیشوازی لشوا لیلة القدر دکن ماموست جنان کرم که پیش کامیره ام راستو خونه زگلکس باس ایوا چون پیشوازی لشوی لیلة القدر دکن تایبت وکو جنین کرد جنین افراد مسلمان بله بخیر هاتن تان دکم کانالی کی بستوتار یا خو بخیر بین خو پاداشتان بداتو ان شاء الله والله وەکو دەبینی ئەو شەوە جیاوازە لە شەوەکانیت کە شەوەکانیت کەش دانیشتوینە وتارماندایە و ذکر و عیبادەت و تاعەتمان کردیە الحەمدوللا زۆر بە دڵخۆشیەوە دێنەوە مزگەوت بە نیازی ئەوەین تکا دەکەین کە خوای گەورە لە گوناحەکانمان خۆش بی و بەبەر بەرەکەت و پیرۆزی شەوی لەیلەت القەدر بکەوین بەڵام ئەو شەوە زۆر جیاوازە لە شەوەکانیت کە وەکو دەبینن ئەو شەوە ئافرەتان زۆر بە جوانی و بە پەرۆشەوە هاتینە بەشداری ئەو شەوەیان کردیە و بەشداری مەراسیمی ئەو شەوی لەیلەت القەدریان کردیە پرسم شوی لیلة القدر شوی که جوازه وکو تا آمجه پیکرد پیام تان چیه تایبت وکو جنت مسلمان و جنت کرد بەڵێ پەیامم ئەوەیە من کە سەرپەرشتی بەشی ژنان دەکەم لە مزگەوتی سەید کەمال پەیامم ئەوەیە بۆ ئافرەتانی ئەو مزگەوتەی خۆمان و ئافرەتانی موسڵمان ئەوەیە پێیان دەڵێم من كان يعبد رمضان فإن رمضان قد رحل ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت هر کەسێک کە عیبادەت و پەرستنی ئەو مانگەی دەکرد ئەو مانگە وا کۆتایی پێدێ وا دەڕوا دووسێ ڕۆژمان مایە بەڵام ئەو کەسێک کە عیبادەتی ڕەمەزان عیبادەتی خوای ڕەمەزان دەکا عیبادەتی خوای تاک و تەنیا دەکا خوای گەورە هەر دەمینێ و نەمرە و زیندووە هەموو کاتێکدا کوتاهیش داد که ما مستشینان یعنی امسال لسالی رابردو جواز یعنی شیوازی مزگفته کان تایبت لبر کرونا لره چه پیامتانه چون پابند رینمای کان دبن الحمدلله پابندن با رینمای کانی تندرستی هر کسک که برمالی تایبتی خوی هنای و مترکیان لبینه و زور بیان دمامکیان پیه هندکیان نبی که دمامک تأثیریان لیده که الحمدلله تارا دیگ زور باشن و پابندن سرچاوم یاخۆ بەخێر هاتن سەرچاوم دەستان خۆش بیاخوا بەخێر هاتن سەرچاوان دەستان جینان زەنگێنە لە مزگەفتە سید کەمال ژڤان سۆڤان وەکو هەگەر ئەفکارێ من دیمەنان پێشام دە ژبلی vê بەشێ ئافرەتان یا ژنان بەشێ mêran یا پیاوان jî ku ew jî mamoste Abdirezaq Çomani hev serê mamoste jînan zengene pêk va xizmeta Kurdên Misliman çi jin çi piyaw dikin li va mizgefta Seyid Kemal li daratû vediger becem te زردش همه با که راستا خوش هولێرێت گەلمەدا بووی زۆر سپاس بووە خودێ ڕۆژی و نوێژ و تاعەتە هەمی مسلمانە و شەڤ لەیلەت القەدر و بەرز ڕاگرتنە vê şevê hemiya qebîl ket wextê mirovan dîmena dibîn rastî jî dilê mirovî xweş bit û em hindek xemgîn jî bîn me hez kirim jî nûket nafa mizgeftê de bûn yani nava merasîm û berz ragirtinê de bûn lê İnşallah jivanewşman xudê bû me qebîl ev jî yani her يعني برز راگرتن و ساختکردن و شویش لابو محسوب کرد. جا دعای دایکان زور قبول له همو کاتک جا وره لیلة القدر شابه له شوی پیروزی قدری شابه بویا ان شاء الله له همو دایکان دعا اکین که هیچ جگالوی که دعا و جگر گوشکان یعنی کن همو منالی کی ام کردستان به منالی خوان بزن و دعای خیریش به همه مکان. اللهم آمین. مجد ام دست برگه آخو دوی بکین و افشه وجی شبکه پیروزه من بید زیادتر دل و درون و راحت بطيبت تيجي آرامتر و راحتتر بم ویش و پیروز دا دنگت خوش مناجات سرود و قرآن خواندن خود حسکت ام دی برنامه پاشیف روشتر و باشتر و خوشتر لیک. بله.
شەوەژی میێوانێت مێ تایبەتی بەڵێ وەکو شەوان ئاستا بژم میێوان خوددانێت مۆڵێ تەواو ئەهلی ئەم ماڵن و ئەهلی ستۆدیۆ خۆمان و ئەهلی کوردستان 24 چۆن ئەڵێت بۆ یام شەویش بە سرود و مناجات بڕگەی دووهەممان یا تەوەری دووەمان دەست پێکەین لەگەڵ چۆنە هاوماڵەکەمان مامۆستا عەبدولقادر کوردی شارەزای مناجات و سرود بێژ و هەروەها کاک ئەحمەد کە دەفژەنیشی و دەفزەنیشی بۆ ئەکات لەگەڵ بەخێر هاتن گەل لە بخێر هۆسێ خودش وەڕۆزی وتە شڵاک و ئەف وەختێ پیرۆز و هیچ ئەزبارتیم گەلە حەزکردنەوە مزگەفتی دابن لێ ئەف وەختێ پیرۆز وەدامە هندی سواد نەبەڕەمێ پاشی الحمدلله جامە ئەم پیاش هەمیە پیرۆزتر دەست پێ بکەین ان شاء الله و تەجوید تەرتیلەکە قورئان و پیرۆز دەنگێتەیە تایبەت هەندێک شواتێت قورئان و پیرۆز ئەزبارکەم سوورەت القەدرش هەمیە باشتر ايش داخلين ان شاء الله يا الله بسم الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة
ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. وي خودش ترازی بید انشالله خودی خیرات بنویسه تفدنگی هر بمینه خودی بکتت میزانیات حسنات تدرج امين ان شاء الله اجمعين. طبعا خواندن قرآن پیروز و شب پیروز دا گلک زیاده تره. أخوي جورد فرمي شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. لو ما نجا بيروزة دا قرآن نازل بوا و أو مجد جوري كتيدا ليلة القدر خير من 1000 شهر 1000 مانك لو شودا أجر أخوي جورا بيمان ببخشي وبمان جيني بوش شويكا لو در شوي أخيرية شيء كان ليلة القدر كديارني كاميان هوا بويا بيغمبر صلى الله عليه وسلم همو صالي مانجي رمضانان لباش بيستي اعتكافي دكرت ترخيزانا كان شي همو بخبر دهينا وبهيكوا عبادتي خوي جوريان دكرتا سحورتا ان شاء الله خدي ما بجي انت ديوان بيغمبر صلى الله عليه وسلم امين يا رب ان شاء الله خوي جوري والله اوي اوشوي بقسمت ببي حديث بيغمبر صلى الله عليه وسلم هيدا فرمي كخواي جورا هرتي تاوانا لبيشودا انزامي داوا او كس اجر او شو ببري بكبي خواي جورا لهم تاوانا كاني بيشوي خوش دبي وحديثي يشتر قولي يشتر هي دفرمي لا اواني كداهاتو يعني اواني كهشتا انزام ندايا كهشتا او مروفا انزامي ندايا لوانش خوش دبي خواي جورا يعني براستي عظمته براستي رحم ومهرباني خواي جورا لو شو دا وصف ناكري بهيج شي وياك گەورەترین دیارە لە لای خوای گەورە لە بەهوو مرۆڤایەت جا من و ژڤان ئێوەش چەند بەرنامەیەک لەگەڵمان نابوونە ئینشاءڵڵا ئەو گرین کارتە لەم شەوانە بەرمان کەوت بێت چون ئێمەتر لە دوای مەغریبەوە هەر بە خەبەر بووینە هەتا نوێژی بەیانیش و هەتاوەکو جاری وایە ڕۆژیش بۆتەوە ئینشاءڵڵا بۆمان بەوە حساب کرا خۆی لە دوای 20ەوە دەست پێ دەکا لە دە شەوی ئەخیرە لەیلەة القەدر ئینشاءڵڵا خوای گەورە ئێوە ساڵانێکە لەو بەرنامەیەدان بێگومان ئەجر و پاداشتی خۆتان هەیە لای خوای گەورە تەنها خودا دەزانی ئەجری ئێوە چیە شرط نیەتە حتمما vêca em vê carê navê xwedî lê bînin û sirûdeka taybet ez nizanim eger tiştekê taybet şeva Leyletul Qedr te heye wek sirûd wek najatiyan dê vêca pa navê xwedî lê bîne tu gel Ehmedê bira vêca kabzanîn ka wî dengê taybet de çi pêşkeşkin vê şeva pîroz da Xwedê qebîl kir. ای نگاران بس یا با درگای وفا بکریتوا ای نگاران بس یا با درگای وفا بکریتوا تابکی دل زندانی زفا بکزیتوا صبري أيوب ملجيبو عمري نوح متون بي ينجد روجك ما روح كتشونا يتوا
صبري أيوب ملجيبو عمري نوح نبي بنت دروجك ما روحك تشونا يتوى قال له روي رحمة وبيا بعزمي كش تنام قال له روي رحمة وبيا يا بعزمي كش تنام أي مسلمانان أي مسلمانان تخوار زاكن بايار بيغمبر من محمد مصطفى بيغمبر من محمد مصطفى أورب زايكايتي واكسرايا أورب زايكايتي واكسرايا أخلاقي تو برزخ وفرمويتي أخلاقي تو برزخ وفرمويتي يا محمد بوقش علم رحمتي يا محمد بوقش علم رحمتي بيغمبر من محمد مصطفى بيغمبر من محمد مصطفى أورب زايكايتي واكسرايا أورب زايكايتي واكسرايا بوفا بومبارا برتو أي حبيب بوفا بومبارا برتو أي حبيب توي درماني همود لاني طبيب توي درماني همود لاني طبيب بيغمبر محمد مصطفى بيغمبر من محمد مصطفى أورب زايكايتي واكسرايا أورب زايكايتي ففي دب بيغمبري يزدانا ففي دب بيغمبري يزدانا أتوت سراي معجزيتو قرآنا أتوت سراي معجزيتو قرآنا بيغمبر من محمد مصطفى بيغمبر من محمد مصطفى أورب زايكايتي واكسرايا أورب زايكايتي واكسرايا وی خودش ترازی بید وی هر بجی دنگته و ساخلمیات ایشالله هر بمیند آمين يا رب ودست احمد براجي خوش ان شاء الله ام احمد شوانه براجي لكم بتشكي مانديات بجمع وجينس سلامتي برا باش الصابر ام شوانه لكم مزقوت داعنشتن ما مصعب بە خودای وەکو دانیشتن بڵێ لە مزگەوت ما بینێتەوە ئەو دەرفەتە نەبووە لە بەرەوەی بەش بە حاڵی خۆم بەعزەک ئیلتیزاماتم هەبوو بەس ئێستا پێش ئەوەی بێم لە مزگەوتی ڕێگای بەهەشت بووم لەوێ لە سعات 12 تا نزیک سعات 1 لەوێن دەربووم بە خوێندنەوەی قورئان بەشدار بووم ما ياخذ خير بالبست يا ربي ئەگەر ئێرە نەبووە دەمامەوە لێ بەس
بجا ما تێکدا ئیشڵا وێریش هەر خێر ئینشاءڵ لەوێ بەشێک خەڵکتان لەگەڵ بەس لێرە لەڕێی شاشەکەم لەوێش گواستنەوەی ڕاستەوە خۆ هەبوو بێگومان لێرە خەڵک زیاتر دەبینی و باشە خۆشترین ڕەمەزان ژیانەتەدا بەڵێ چ ساڵێکی بیە وڵی خۆشترین نییە لەکەنە من بەڵکو هەمووی خۆشترینە هەموو ساڵەکە مەسان بژی وڵی فلان ساڵێ نا ئەس گەلک اختیار ناکرێت کاکژیبان لەبەرەوەی خۆی ڕەمەزان بەڕاستی میوانێکە بە تۆڵی عمر ئیلاگەر ساڵانە خوای گەورە تەمەەن بدا دووبارە بەبتەوە ئەجینا میوانێکی زۆر گەورەیە خێر و بەرەکات هەموو شتێک لەگەڵ خۆی دەینی ینی بۆیە هەموو ساڵێک لای من ڕۆژ کوردبی و ڕۆژ درێژبی خێر و بەرەکەتی خوای گەورەیە چونکە پاداشتی ڕۆژوو خوای گەورە زۆر جوانی فەرمووە دەفەرمی ئەسەوم و لی زانە ئێستا ئینسان نوێژ دەکا هەر عیبادەتێک دەکات لۆ خۆیتی ئێمە نوێژ دەکەین لۆ هەر خێر و چاکە و سەدەقە و هەرچێک دەیکەین هەمووی لە بۆ خۆمانە بەڵام لە ڕۆژوو تەنها لە ڕۆژوودا خوای گەورە فەرموویتی ئەسەوم و لی وأنا ئەجزی بهی یعنی ئەوە زۆر گەورەیە ئەگەر ئینسان فکری لێ بکاتەوە خوای گەورە بە عەزەمەتی خۆی بفەرمی ڕۆژوو بۆ منەوە وە بە خۆشم جەزاکەیدە باشە و جەزایە دەبی چی بی بۆیە ینی خۆشترین ڕەمەزانە بەڵکو هەمووی خۆشترینە ئێمە هەموو ساڵ تەمە نادەگەین خوای گەورە بمانگەینی بۆمان ڤیددیۆک بڵاو بووە ئێستاش زوو بڵاو دەکرێتەوە ئەو منداڵک هەیە دەرێ ئەو ڕۆ خۆشترین ڕۆژە ئەو غەڵەت دەڵێت چ غەڵەتەکەی چییە کە دەڵێ ئەو ڕۆ خۆشترین ڕۆژە شۆخترین دەڵێ وەز لە بیرم نایە زۆر جوان دەڵێ ئەو ڕۆشترین خۆشە ڕۆشترین ڕۆژی مەلودی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەولێریا هەموو کۆبووینەوە ڕۆشترین خۆشە ینی بە عەمدەن نەکردیە لۆی نهاتیە چی دەڵێ ڕۆشترین خۆشە ئازایی مەژ هەموو ڕەمەزانان خۆشن الحەمدولله جا بەم قسانە ئەوم بیرکەوتەوە دکتۆر عەبدولکافی کە بانکوازێکی مەسریە ئەڵێت ئەم تەمەنانەی خەڵکی ئەم سەردەمە با بڵێن هەموو جار ئەڵێن زۆر زوو ڕەمەزان تێئەپەڕێت وازانن ڕەمەزان زوو تێپەڕێت هەرچەند ئێمە عیلممان لەلانیە کە کەی ساعاتی ئاخر دێت بەڵام ئەڵێت ئەمە علاماتی ساعت پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردیە پێش 1400 ساڵ پێش ئێستا ئاماژەی بۆ کرد یەک لە نیشانەکانی ڕۆژی دوایی کە یەک لە نیشانەکانە کات زۆر زوو تێپەڕ دەبی ساڵ زۆر زوو دەڕوا بۆ ئێمەش هەستەکەین ڕەمەزانمان ئەو نەبەست خۆی هەروە خۆیەتی بەس لایمە وای لێ هاتیە بەڕاستی ئەو ڕەمەزانە هەر تشتێ پسۆنەهی لێ هاتی وا دەزانم دوونە یەکەم ڕۆژ بوو ئەوڕۆ ئەوجا ئەوە لەسەر ئەوەی قسەی خۆشەیە پار بوو یا ساڵی پێرار بوو 2 ساڵ پێش ئێستا شتێکی وا بوو هەر لە یەکەم ڕۆژی ڕەمەزان پاش ئیفتاری نان و شتمان خوارد تەمان زۆر پێکەنیم بەو پۆستە کرا بوو لە فەیسبووکی یەکەک نووسی بووی نووسیبووی ئەوە ڕۆژێکمان گرت لە خوای بە زیاد ئیفتارمان کردەوە زۆر نمابیستون ڕۆژ هەر بەڕاستی زەوای لە هاتووە زۆر بەخۆشی ینی هاتە پێش چاوم بەڕاستی زۆر شتەکە زۆر سەیر بوو لاگوتی ڕۆژێکمان تێپەڕان ڕۆژ ئەفسانەیە چۆن ڕاست هەر بەڕاستیشەوە زۆر هەر وازانم دوێنێ بووکای یەکەم زۆربوون سبحان الله هەر پاش پازدەی زۆر سەریع حەز دەکەی سەریع شڵ نەمەسەلەک و هەندێ بتکو ئەم غۆفلین شڵ بتنی مەسەل هەندێ بتکو هەر شتێ پسۆنەهی لێواتی هاتن چۆن ئەفسانەی لێواتی پەیوەندیکردن ئەفسانە هەر واشە کاکژبان خۆی هەر ئینسان یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ هەست مەسەلەن ئەگەر هەست بە برسێتی بکەیت بەڵام خوای گەورە ئەوی ئیرادە بە ئینسان دەبەخشی مەعیدەش بچووک دەبتەوە ئەبزان هەرتوبیان ئیکتشاف کرایە وات لێ دێ شتەکە دەبتە ڕۆتین لە لاوی قەدر هەست پێ دەکەم بە تەمای فێڵێک نازانم هەر پرسیار و قسەی دەکەمونی ئەوە ناخواوە دەزانم ماندی و چویە مزگەوتی قورئانت خوێندیە بەڵام ناخوا مەوعیزەیە بەس چییە لە کوردینا لە قسە قسەی ڕادەچێژی هەرێوەڵا ئەحمەد دەست لێرە ئەحمەد يالله لا آدم تاكو خاتم كسديا أو تاي محمد
كسدياك عقباي وكون عقباي محمد بتشريفي شوي مولود همو دنيا منور بو ديانغو نوري وانا مگر تغراي محمد بشارت بشارت كبيغمبر طبيب ابونا ساغد خنيا وكاس لمحشر دا لجر الله محمد بشارت كبيغمبر طبيب ابونا ساغدر خنيا وكاس لمحشر دار لجر الله محمد دباب سينا يا مدينة أو شارة عشرينا أو شارة عشرينا يا زعل موت قايدينا زي قوري مرسلينا زي قوري مرسلينا يا روناكي تاوم هرتوي هرتوي شاهي مدينة هرتوي شاهي مدينة سرد بارس كاب قربان حالي أمات ببينا حالي إما ببينا دباب سينا مدينة أو شارة عشرينا أو شارة عشرينا يا زعل موت قايدينا زي قوري مرسلينا زي قوري مرسلينا بيغمبر ما شيرينا شفاي دردو برينا شفاي دردو برينا خدا فرموي لقرآن توي سروري أمدينا توي سروري أمدينا دباب سينا مدينة أو شارة عشرينا شارة عشرينا زعل موت قايدينا زي قوري مرسلينا زي قوري مرسلينا أوي أوبون أبون كان خوشي دار ويكسر لو خوشي دار ويكسر هروابوني آلو بيت بوني تو يا پیغمبر بوني تو يا سروار دباب سينا مدينة أو شارة عشرينا أو شارة عشرينا يا زعل موت قايدينا زي قوري مرسلينا زي قوري مرسلينا نفسي دني بس يلا إمداد ورزابا لم جينا لقى الخالق خدرك وتبابا
بس طالبها وقوة وسوسير وصفابا أيد الباب العصابير وخش نور ورزابا باتاغي غمو غوص وقلغاني قزابا سازن يا بلبل لتماشاي محمد تسبيح ملك مدح سنة هاي محمد أي جنب فداين يرقز وشغلاي محمد مردانا لميداني خدا ختمك تأخير نفعيني يا إنساني لا دين مقصير بحب طمع دست برادر مكد الجين فرقيتي يا إنساني بدو شخص مبذر هردو لسر أم صوتي يا بدنا مكذبا سازند يا بلبل لتمشاي محمد تسبيح ملك مدح سنة هاي محمد أي جنب فداين يرقز وشغلاي محمد ويش الله خودش ترازي بيت ويش الله بچنا بحشتم همین پیگ و الدیوان پیغمبر صلی الله علیه و سلم دست تویت مبارک آوا کوثر بخو امين يا رب امين اجمعين اللهم امين اجمعين وهر كسي نكجه المهي وهمي بصرمانه هو بيناريش معنا همي بصرمانه وين اللهم انك عفو كريم تحب العفو فاعف عنا يا رب آمين. اللهم صل على محمد وعلى دورترين دعاء لا شواني ليلة حضرتي عائشة ببيان الصليم فرمو كاملة دعاء كان زور باشا بيكم بود الشبي أخير أو دعاء بيشكش فرموي اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني عني بو تاكا عنا بو جمعة أما جمع أم جديد جمعي بيجي إن شاء الله إنسان دتواني بو خوي بكا بو جمعة ما همية ما بلا بو فيت مربين وهند تسانت راسين بس بلا ود عم مربين كاك عبد القادر كمان لو فيش بس يوت كدوسة نمتواني وأم شوانا دانيش من المسجد لبرهن التزاماته هبوا قد بهوي التزاماته فتريكي زور دابرا بلا مناجات والسرود ومولود ومشتان والله بس ده كارنتين زور دابرا بس اوقات ولا كارنتين زياتر بخداي والله هي زانيتي على كارنتين انسان كوي قشتي خلقك همي لماله يعني لبر من دال ناتواني مثلا زور شتي كذا تي بيكي مثلا بتو بتي جهاز دابني ولولا قيجي من دال و هربي من دالي براستي مازال نادري جيران تبينا سرتبجا لا بوشتان كردوتوا بخوا يك دو جار لايفي قرآنم كردوا وكو جروب نا ولا چونك درسون نبو به هیچ شيء مالو دعوت لنا كان بلن حتما لمالو هر ببي وي داو كان امن زور زاري هر لخوم هو اشتاق بس زارم دادي وديلم بس لكاتي كانتين بابلين براستي او ذوق وشوقج نما ابو براستي دابرانه شي زور وحتى الدنقمان چونکە دەنگ وەکو جۆگەڵەی ئاو وەسف دەکەم کە ئەگەر ئاوی پێدا بڕۆ ژێرەکەی دائیم نەرمە بەردەوام بەس ئەگەر ئەو شوێنە ئاوی لێکەم بوویەوە ئاوی لێ نەما مانگەک ئاوی پێدا نەچوو وشک دەبی و شەق دەبی حەنجەڕەی ئینسانیش ئاوایە فترێکی زۆر ئەتوی هیچ پێ نەڵێ باشە قەت بێ مەسەلەن الماڵ مادەم تا گوت هەما شخۆ جارا تو بدنگ خوب جار چه قرآن خواندن به جاش سرود بیش سرود گوتن بد بله تا دست بکر بود تو جیرانه تا جارا کی گوت بده والله ما مستعان لا والله قد نبيه لا والله تورا نبينه هي ابد بس امن قد اهم نكره جيرانيش اسعاسكم واد كردوه ياك شفام لنا وما اللي غرفه نا يا واي كردوه تامي بجيران كردوه جيران بسكت بنوتهم باش دي ما وصاي بقصنا كيما دي ذات البيت اجي ما تاخذ امر جيران تصوب اي شلون شيك ماني خو مان الله اما بو باش بدراسه انا كره كان والله اسمه مصاش اما بو باش بدراسه اما طبعا بيج اوي دبابتينا مدينه انا داس بيبكي ويستم بيد بريم زين كو ريسكاتشي دكم امنيش ديم
لەگەرت دەریم دوای آخر بەس ئەوەی دەزانم ئەوەی دیکە بەخۆی هیچ نازانم جێهێ دەوەرە بابتە نازانم مشکلە ئەمە دەبی تەماشێکم زانم مایکەکەت بدەنێ هەلە جێ خۆت ناخت چت پێ تەماشێکم خۆ من حەزت لە چییە؟ دەی چ شتێکی کرمانزی هەیە منش تەماشێکم زار کرمانزی وەلای ئەوەم هەیە ئەوی ئەو شتەوەی کە هاتم گوتم زارە زوو پێشوەختە ئاگلەی خەریب ئەدی چند ئەو بەنووسراو هەیە لێرە ئەو محەممەد هاتە میعراجە یەقین بەس ئاخر دووبارەیە دووبارە نەئەوینە بیستم ئەوە بڵێم تشتێکی تۆبەت ئەس بزانراو بەنووسراو کرمانجی بەس ئەوم هەیە ویدی چانە وڵا ئەویدی هەمووی سۆرانیە هەمووی سۆرانی ژبان تۆ زۆر جار ئەوە ئەڵێ لە کاتی خۆ گۆڕینەکە لە ژووری کوڕانی جۆملێتە هەرڵی دەبا بچینە مەدینە ئەوە بوو تازە گوتیان کۆپلەچا با بڵێن بێدە ناڵا تازە پێکەوە دیاڵە پێغەمبەرمان شیرینە شیفای دەرد و برینە شیفای دەرد و برینە خدا بیکای بە قسمەت چینە مەککە و مەدینە چینە مەککە و مەدینە دەبا بچینە مەدینە ئەو شارە چا شیرینە ئەو شارە چا شیرینە جێ عیلمە و جێگای دینە جێی گەورەی مۆرسەلینە جێی گەورەی مۆرسەلینە اللهم صل على محمد بەکەڵک دێ دەست پێ میوانە ئەوتان لەگەڵ حاجیکەوە دەنگت باشە ئەو جارە دەکەین دەنگەکەم زۆر باشە دەکەمە کۆرسکت لێ بوو داوی دەنگی نەخۆش ژێ بین بجاب دەنگێکی خۆش دۆش بیرە هەمی هەموو کەس بای خۆی دەنجی خۆشە ناخۆش گوێت لێ بووتی دەنگت خۆش ئەتکەم بە کۆرس یعنی ناهێڵم ئەگەر ناڵمەکو خۆ تو بەتەمای دەفژنی نەبووی زاری تو دەفەکە هەرگرە ئەم ساڵدا بێتەوە ئیشتالە لۆ ساڵی دابێ ساڵ ئەگەر خوای گەورە عمرمانیدا و گەیشتینەوە ڕەمەزانێ پێشی ڕەمەزانە پێکەوە دانیشتنەشی دەکەین وە دەکەین هەندێک یاڵا بێجارەی ناوە خودێ لێ بینە بزانین کۆڤێجارەی دێکی پێشکەشکە هذا العقيق وهذا البان والسلم تحل بالصدق واذكر خاشعا وأمط عن الفؤاد حجاب الوهم بالأدب تحل بالصدق واذكر خاشعا وأمط عن الفؤاد حجاب الوهم بالأدب واسلك إليه سبيل المتقين بلا زيغ وصحح سبيل القصد بالطلب وعمل بنص كتاب كتاب الله معتقدا نصوصه فهو حقا أشرف الكتب وخل عنك الهوى وخل عنك الهوى واهجر مواطنه وخذ بشرع الحبيب المصطفى
واتبع الآل والأصحاب إن لهم بالمصطفى سببا ناهيك عن ويش لو خدش ترازي ما هاد شوارع كرتي قرن بي شوفي مل دستي احمدي بي مقول في وزاره حزم لي وبس موالبي ويش لو خدش ترازي اما لوش انا مدي حكا اتوسق سيدي مدي حكا توزق قرصه لبو جيرانوي كاغ احمديش هو والله تبع حسن مدي حكر بوشا بوردتا قوتيا ولا يصلي قوتيت انواع اوازي هي شهان لهم يخوش ترى والله زورة آوازة كان محمد أشرف الأعراب والعجم محمد أشرف الأعراب والعجم محمد خير من يمشي على القدم مولاي صل وسلم دائما أبدا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صل وسلم دائما أبدا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم على حبيبك خير الخلق كلهم يلي مولاي إني ببابك قد بسطت يدي مولاي إني ببابك مولاي إني ببابك قد بسطت يدي من لي ألوذ به إلاك يا سندي مولاي إني ببابك مولاي إني ببابك قد بسطت يدي من لي ألوذ به إلاك يا سندي مولاي يا مولاي لدوما إلى بركم إن شاء الله موالك إن شاء الله هاي قالوا عمر بدالو الصالي ده حاضري ده كم وبتمام براستي بتمام كارك بو أو مادة بكم شو مادة شيء زور سرنز راشي شو يعني تو وقت ياخذ هاد فرلا لا إحساس والله هربا عربية كيوان والله بعربي أما زي لكام شتانا بوكوتي كثر شاورت كرت أحمد شون الله يقربك أولو أنا بو هي دراستك ها بدراسك يلا هيد بيدنك بينا بيدنك بس كنت جزيات الجوال أو بردي قلت ممتاز آوازم دانا هر ما قلت يا رب ما أف آوازة كلنا بيها ما مون بينج دقيقة ركفتنا وكي هر جردان بكين أم دي خاطر خوازي إن شاء الله دي بينج دقيقة تو أحمد إبراهيم تشتكي طيبات في شفا بيروس دنج خويا طيبات ختامه مسك يعني إن شاء الله تمام أفشفل وهمية بيروز بتشلا هر عبادتك هر ذكرك هر خيرك وكريت هي ورمضان بيروز طيب تيجي في شباب بيروز مبارك ده خدي قبيل كت وهندي قوي بيت يعني بجا وكي ما قلتي خدي كم فيت أو وزيدك إن شاء الله إن شاء الله وحتى الشبكة دي السلام عليكم إن شاء الله خواتنا لقل لا دعاء ببشمال مكة بمشينا زيارات أو ذات برزايا بمشينا زيارات أو ذات برزايا بوني بهاي
لشويني روزايا توبة فرميسك ببارينا ونانا ميني فقد بنا والله يا رسول الله وروزة أهدي يا رسول الله وروزة أهدي قرباني خاشي خاشي برباتا قرباني خاشي خاشي برباتا اسم مدينة سرور ميليا درماني دردي دلي مني بيا توبة فرميسك دستم لدعاء ورحمتي خدا توم لريا الله يا رسول الله وروزة أقدم يا رسول الله وروزة أقدم قرباني خاشي خاشي برباتم قرباني خاشي خاشي برباتم قرباني توبم نسلي عدناني سراورونا شي أرزو أسماني معجزة توبو آي قرآني بولنا وبرد دشمن نيتاني يا رسول الله وروزة أهدر يا رسول الله وروزة أهدر قرباني خاشي خاشي برباتم قرباني خاشي خاشي برباتم شيدام شيدام لبونا وزيارتي جو مقام محمد بيت الناوي شيطان شرد